یاخوا هەڵکەی بای شەماڵی بەڵکەم ئەو هەورەی ڕاماڵی وە دەرکەوێ خەت و خاڵی دەی دەی وەی وەی بارانە مانگ لە شوختی ڕووی جانانە لەبن هەورێدا پەنهانە هەوری کردووە بەنیشانە چی بفکری جێی لوقمانە دەی با بمرم جانانە تا دڵ نەسووتێدەم بەدەم فانی نەبێ سەر تا قەدەم پەروانە قەت ناگا بەشەم